سلام و ڕەحمەت و بەڕەکاتی ڕەب العالەمین برژێتە سەر هەموو لایەکمان. خوشکانی بەڕێز ئیمانداران، داواکارین لە ڕەب العالەمین بەلەو پایەی هەموو لایەکتان بەرز کاتن و دوعای خێر دەکەین لە بۆ ئەو خوشکە بەڕێزانی کە سەرپەرشتیاری سمینارەکان بە تایبەتی لە بەشی ئافرەتان. دوعایان لە بۆ دەکەین کە خوای گەورە بە چاکترین پاداشتیان بداتەوە، کەوان بووینە سەبەب و هۆکاری ئەوەی کە ئێمەش لە خزمەتتان بین لەگەڵ چەند مامۆستایەکی بەڕێز، بۆ ئومێدەی ئینشاء الله تعالی هەم ئێمە هەم ئێوەی بەڕێزیش بتوانین بەیەکەوە زاد و زەخیرەیەک بۆ قەبرمان بۆ قیامەتمان بڕێ بکەین. و ئەو چەند دەفەتێکە لە خزمەت ئێوەی بەڕێز خۆشەویستیش داین بتوانین کۆڕەکەمان، مەجلیسەکەمان، لایڤەکەمان ببێت بە مەجلیسی ذکر کە ڕەب العالەمین دەفەرمێ ئەنە جەلیس و من ذەکەڕنی، لە کۆڕ و مەجلیسی ئەو کەسانە دانیشتم کە یادم دەکەن کە باسم دەکەن. و هەروەها پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ خەیر الناس ئەنفەعهم للناس، چاکترین کەس ئەو کەسەی کە منفعەتی لە بۆ خەڵکی هەبی. دیارە ئەو خوشکە بەڕێزانش کە سەرپەرشتیاری ئەو سمینارانن، بەڕاستی ئەوانە لە باشترینی هەڵبژێردراوی ئەو خەڵکە پاک و چاکەن کە بەڕاستی خزمەت دەکەن بێ بەرامبەر هەندێکیان هەروەکو سەربازی نەناسراون. ئێمە لێرە و دوعای خێریان لە بۆ دەکەین و داوای ئیستیقامەت و بەردەوامبوونیان لە بۆ دەکەین ئینشاء الله تعالی. ئەو تەوەرە و بابەتانی کە دیاری کراوە لە بۆ مامۆستایانی بەڕێز زۆر گرنگ و گەورەیە، بە تایبەتی کە ئەوڕووکە ئەمە زۆر بەڕاستی شارەزاییکی ئەوتۆمانیە لە ژیانی ئافرەتانی دەوری پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام یان ئافرەتانی گەورەی ئومەت. جا هەر لە مەڕیەم خان هەتا مەسەلەن ئاسیا کە خێزانی فیرعون بوو، هەتا داکمان خەدیجە، داکمان عائیشە و هەروەها ئافرەتانی دیکە کە مامۆستایانی بەڕێز بابەتەکان لەلایە و باسی دەکەن. زۆر زۆر گرینگە ئێمە شارەزایمان هەبیتن لە ژیانی ئافرەتانی ناوداری ئیسلام، چونکە ئەوڕووکە لەبەر ئەوەی بەڕاستی ئافرەتانی خۆمان زۆر جار مەحروم بووینە، بێبەش بووینە لە شارەزابوون، جا بە هەر هۆکارێک لە هۆکارەکان بیت، جاروی هۆکارەکان دەرەکی بووە، جارێ ناوەکی بووە، جاروی خەتایەکە لە بارودۆخەکەی بووە، جاروی خەتایەکە لە خودی خۆمان بووە کە کەمتەر خەم بووینە وەکو پێویست بە دوای ئەوەی دانەگەڕاینە کە شارەزای پەیدا بکەین بەرامبەر ئەو ئافرەتە گەورانەی ئومەت. بە تایبەتی زۆر زۆر گرینگە خوشکانی بەڕێز ئەگەر بێت و ئێوەی بەڕێز و سەنگین بتوانن بەڕاستی ئافرەتەکان دەستیان بەسەردا بگرن لە خێر و لە چاکە، توانیتان هەموو ئومەتی دەست بەسەردا بگرن. دەست بەسەرداگرتنش واتە بەرەو خەیربردن، چونکە ئەو ئومەتە خەیریەتی لێرە بە دەردەکەوی. كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر وتؤمنون بالله. كاتێک کە ئەمر بە چاکە کرا و ڕێگری لە خراپە کرا، ئیمانێکی تۆکمە و دامەزرا و پەیدا کرا، ئەو کاتی دەتوان بەو چەکە بەهێزانی کە بەدەستانەوەیە بتوانن هەموو ماڵەکانی دەوروبەرتان، هەموو ماڵەکانی خزمەکانتان، هەموو ماڵەکانی نێزیک و دوورتان خێرباران بکەن بەهۆی ئەو پەیامە پیرۆز و جوانە کە ئیسلامە. چونکە وەڵڵاهی خوشکانی بەڕێز زۆرێک لە ئافرەتان بە تایبەتی ئەمڕۆ بخۆتان دەزان سۆشیال میدیا زۆربەی ماڵەکانی وێران کردیە، داگیر کردیە، غەزووی کردیە. و زۆربەی ئەو ئافرەتە سفورانش کە لە جادەکان و شەقامەکان هەتا لە کۆلێژە و مەحەدەکان دەبینین، ئەوانش هەمووی خوشک و کەس و کاریمەنە، بەڵام دزەکان بەڕاستی لەمە دڵسۆزتر بووینە. ئەوانە توانیتیان ئەوانە لەمە بدزن بەو چەکە و بەو مۆغەڕایەتی کە لە بەردەستیاندایە. بەڵام ئێمە ئەو شەریعەتە جوانەمان هەیە، چونکە خەمساردین نەماتوانی بەڕاستی وەکو یعنی پێویست لە خزمەتی ئەو پەیامە پیرۆزەدا بین، ئەو خەڵکەی بەرەو ئەو بەهەشتە ڕازە و نەبڕای پەروەردیگار بان بکەین. هەرکو یانی سەرنجڕاکێشان کە زایەک لە زانیان دەفەرمێت چوومە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا،
لەو کاتەی کە چووم ئەوەکو پێشەچێک باز دەکەم مقدمەیە کە تا دەچین ناو بابەتەکەی تاکو هەموو ئامادەوان ئینشاءالله تعالی بەشدار بن لە لوبی بابەتەکەی کە هێشتا نەچوینە سەری. ئەفەرمێ لە یەکێک لە مزگەوتەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بووین، لە پڕ گەنجێک خۆی بە ژۆری داکرد، هات سەلامی کرد، بەڵام سەلامێکی زۆر جیاواز، گوتی ئەسەلام عەلەیکم یا مەعشەڕ الظالمین، سەلامتان لەبێ ئەی کۆمەڵی ستەمکاران. زانایەکانش گوتیان ئەوە ئاوەڕمان داوە لە دواوە بەولا گوتمان دەبی لەگەڵ چێ بیستەمکار. لەو کاتی گوتمان لەگەڵ چێتە غەیری مە کەس ئامادە نییە لێرە. گوتی لە ئێوە ستەمکارتر هەیە، لە ئێوە خراپتر هەیە. ماوەیەک پێش ئێستا بەر لە ئێستا باوکم وەفاتی کرد بە کافری مرد، خەتایەکە تاوانەکە لە گەردەنی ئێوە بوو، چونکە ئەو دینە چاک و پاکەتان لەلا بوو، نەتانتوانی بە باوکم بگەینن کە بە کافری بگەڕێتەوە لای خوای گەورە سوبحانەهو وتەعالا. هەروها بزان خوشکانی بەڕێز، ئافرەتانێکی زۆر هەن ئێستا لەسەر ڕێی خوار و لاردان، نەک بەخۆیان لەسەر ئەو ڕێگادن، بەڵکو داعو بانگەوازی دەکەن بۆ ئەو ڕێگانە، بە تایبەتی برەودان بە ئارەزوات و شەهەوات و ئەفلام و هەتا مخدرات. یعنی لاتان سیر نییە خۆ ئەگەر باز بکەین چەند ئافرەتیمە تووشی ئەو تاوانە گەورە بوون، هەمووی لە چیە؟ لە غیابی ئافرەتانی چاک و پاکی ئێمە نەکە لە مەیدانەکەی غیابن، چونکە هەندێک کار هەیە بە ئێمەی پیاوە ناکرێ، هەرچەند بانکخواز و داعی زۆر گەورە بن، بەڵام لەوانەیە بە ئافرەتێک بکرێ ئەگەر زانست و زانیاریشی زۆر نەبیتن، بەڵام چونکە مەیدانەکە مەیدانی ویە. ئێستاش تۆ لەو خەڵکێکی نەزان و خەڵکێکی خراپ لە مەیدانەکەیە، بۆی ئەوان توانیتیان غەزووی ئەو هەموو ئافرەتە ئەو هەموو خوشکە بەڕێزە بکەن، بە زمانی لووسیان، بە جیرفانی گەرمیان، بە قسەی بریقەدار و بێ ئەعلامێکی خراپ کە ئەوڕۆ سۆشیال میدیا دەرگایەکی کراوەیە کە ئافرەتانی ئێمەش بتوان خزمەتی تێدا بکەن، بە تایبەتی ئەو ئافرەتانی کە هەتا ئێستاکە بەڕاستی بەهرەمەند نینە لەولایەنێ. وەکو یەکێک لە داعیەکان ئەفەرمێ کاتێک کە بڕیارمدا ئەو دینەی بگەینمە ئەفریقیا، بەڵام کاتێک کە چوومە وێن دەرێ لە بەرە بەیان بوو کە نوێژی بەیانیم کرد، گوتم با لە ئێستاوە لە پاشی نوێژی بەیانی بەرەکەت دارە، کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی بەرەکەتی ئومەتم لە بەرە بەیانە. چون بۆی دەعو بانگەوازی بکەم، دنیا هێشتان تاریک بوو، کۆمەڵ ئافرەتێکم دی لەو سەری ئەو لادەیی دەگەڕانەوە، تەنەکان لەسەر شان دانابوو، ئاویان پێ بوو. لەناو ئافرەتەکان ئافرەتێکی سپی پێست کە ڕەنگی زۆر جیاواز بوو لەگەڵوان دیتم، دوای کە نێزیک بوونەوە پرسیارم لە ئافرەتە ڕەشپێستەکان کرد ئەو ئافرەتە چییە؟ گوتیان ئەوە داعیەیە، هاتیە ئێمە فێرە دینی نەسڕانی بکات لە ڕێگای دەستگای بەناو خێرخوازی زۆر شتی دیکە، کە ئەو خەڵکی ئەفریقایی لە فەقیراتی زۆر بەڕاستی لە نەهامەتی و ناخۆشی دانات، خەڵکانەکیش بەهۆی ئەو مادە زەبەلاحی کە لە بەردەستیاندا توانیتیان بەڕاستی عەقیدەکەیان بگۆڕ. کەواتە ئەو ڕووکات ئافرەتانی مە دەبی لەو مەیدانی کار بکەن، دەبی ئیش بکەن، دەبی دەعو بانگەوازی بکەن، جا ئەو شروطە شەریعانەش کە بە خۆتان دەزان دەبی لەبار بیتن. ئەو ئافرەتە گەورەی کە ئەمە هەموو ئومەت قەرزاری ئەو ئافرەتەین کە دەچینە خزمەتی ئەویش داکمان خەدیجەیە. داکمان خەدیجە ئافرەتێکی شۆڕەسوار، ئافرەتێکی گەورە، ئافرەتێک هەرچی شکۆمەندی هەیە تێیدایە، هەرچی ڕێز هێرچەی تێیدایە، هەرچی جوانی هەیە تێیدایە، هەرچی وەفا هەیە تێیدایە، هەرچی ئەدەب هەیە تێیدایە، هەرچی حیلم هەیە تێیدایە، هەرچی نەرمونیانی هەیە تێیدایە. لەو پەڕی سیفەتە بەرزەکان و ئەخلاق و ڕەوشتە جوانەکان داکمە خەدیجە ئەو کچە موتیعەی دایک و باوکی، داکمان خەدیجە ئەو کچە ژیرەی کە ناوماڵەکەی داک و بابی خۆی ڕازاندبووە لە کچاتیدا، داکمان خەدیجە ئەو ئافرەتەی کاتێکەوە ئامادە نەبوو بە هیچ شێوازی قسەی دایک و باوکی خۆی بشکێنیت، ئەوەندە بە ئەدەب و ئەوەندە بە ڕێز بوو کە زۆر جارن لە ناو ماڵەکەی دەهات و دەچوو، ئەوەندە چست و چالاک بوو
ئەنی بەڕاستی زۆر گرینگە خوشکانی بەڕێز بچنە خزمەت خوێندنەوەی ژیانی دایکمان خەدیجە هەر لە هەڕەتی لاوی هەتا ئەو کاتەش کە وەفاتی کردیە هەموو قۆناغەکانی ژیانی کە هێشتا شووشی بە پێغەمبەر نەکرد صلی الله علیه وسلم هەمووی جێگای عیبرەت لە ماڵێ وەکو کچێکی مطیعە کە ڕۆژێکیان باوکی دەژێڕیتەوە ئەفەرمێ کچەکەمان ئەوەندە خۆش دەویستون کەم ماشەڵڵە زۆر نەرمونیان بوو و زۆر مطیعە بوو کاتێکەوە بنەماڵەیەکی مەخزومی هاتن مفاتەحەیان کرد وەکو داخوازی خەدیجەخانیان کرد لەو کاتی ئەوان ڕۆیشتن کە فەرمێ بۆ بەیانی بانگی خەدیجەخانمان کرد کە دیارە هەروەکو ناساندنی خەدیجە کچی خوەیلیدا کچی ئەسەدا کچی عەبدولعوزە کچی قوسەیە کە لە باپیرەکەیان لە قوسەی دەگات و پێغەمبەری صلی الله عليه وسلم ئەفەرمێ کاتێک کە داخوازیەکەی هاتبوو بۆ بەیانی بانگمان کرد لەو کاتی کە هات سبحان الله بزانە کچێکی چەند بەئەدەب بووە ئەگەر لەناو لایڤەکەی کچانیش هەبن لەگەر ما بەشدار بن بزانە ینی ئەو ئەدەبە کە هێشتا ئیسلامیش نەچبووە ئەو ماڵی هێشتا نەچبوو ئەو مەملەکەتەی هێشتا پێغەمبەر صلی الله عليه وسلم نەهاتبوو بەڵام ئەو ماڵە چەند احترام و ئەدەبی تێدا بوو هات بە قیتی بە ئەدەبەوە داننش بەرامبەر باوکی بەڵکو ئەو هاڕاوەستا و سەری خۆینەوەی کرد بەرامبەر باوکی کە بانگی ئەو جا فەرمی کچەکەم هەندێک مفاتەحەی کرد کاروباری بازرگانیمان چۆنە و چونکە ئەوانە بازرگان بنەماڵەکی دەوڵەمەند بوون بنەماڵی داکمان خەدیجە هەر بابی کەسێکی بازرگان بوو وەزعی دارەیان زۆر باش بوو یەک لە بنەماڵە هەر دیارەکانی قوڕەیش کە بازرگانیان لە نێوان شام و یەمەن و مەکەدا دەکرد ناوبانجیان هەبوو کە دەستپاک بوون ئەمین بوون و هەروەها دەخلی زۆریان هەبوو یارمەتیدەری هەژاران بوون هەتا داکمان خەدیجە لە تەمەنی گەنجاتی و لاواتی زۆر دەستکراوە و بەرامبەر هەتا ئەو خزمەتکارانەی کە لە ماڵی بابی بووینە چەندین خەڵاتی گرانبەهای پێبەخشینە کە لە کاتی بازرگانیکەن قازانجیان دەکرد هەتا بابی کە پێشکەشیوی دەکرد ئەویش دەیدا هەژار و فەقیرەکان ئەنی ئەوها کچێکی دەستکراوە بوو جا لەو کاتی کە بابی مفاتەحەی کرد ئەفەرمێ بانگی کرد دیارە مافورێکی گرانبەها و بە نرخیان ڕایخستە بوو کە گوتی کچەکەم هەندێک پرسیار لێ کرد کە فەرمیدانیش دەمەوێت هەندێک پرسیار لێ ئاراستە بکەم سەرەتا ئەوکەوەی کە باسی بازرگانیەکەی بکە کاروانەکەمان چەندی مایە بگاتەوە هەموو جارێک کە دێتەوە دەخلەکانمان چۆنە کۆگاکان چەندە خواردنی چەندە کەلوپەلی بازرگانی تێدامایە و ئەو کاروانەی کە دێتەوە چی پێیە مەبەستەکەی بابی ئەو مفاتەحەی زەواجی لەگەر بکات هەتا بەرامبەر کرێکارەکان بەرامبەر ئەوانە کە ئیشی دەکرد لەلایەن پرسیار لێ دەکردن ئەویش فەرمی بابەجان هەمووی کەسی کارامە و لێزانن کەسی دڵسۆزن ئەوانە بەدەستی ئەمین ئیش دەکەن لە ماڵەکەی ما شایستەی پاداشتن جا لەو کاتەی بابی بەوردی سەرنجی کچەکەی دەدا گوتی کچەکەم بۆ بانگم نەکردی کە پرسیاری بازرگانی لێ بکەم بەڵگو بوو مەبەستێکی زۆر لەوەی گرنگتر بانگم کردی ئەویش گوتی چی بابەجان کە لەو کاتی بە متەشیرینەکانی ئەو بابە وەکو ڕێزێک وەکو ئەدەبەک وەکو احترامێک بەرامبەر کچەکەی خۆشی ئەو کەلیماتانی بەکارهێنا کە هەستی بریندار نەکە وەکو بابەکی دڵسۆز گوتی بە خۆت دەزانی هەتوو کچی و ئێستاش لە هەڕەتی لاوی دای و خەڵکیش بنە ماڵەی مە باش دەناسن دیارە ئەو بەنی مەخزومە هاتینە داخوازی کە کوڕێکی زۆر ڕێک و پێچیان هەیە و هەتووش دەبی قسەیمە نەشێنی و ئەگەر پێت خۆش بی مێردی پێ بکەین لەو کاتە داکمان خەدیجە لەو کاتەی وەکو جۆرێک لە جۆرەکان پێی خۆش نەبوو شووی بکاتن بەڵام دوایە بابی زۆرتر قسەی لەگەڵ کرد لەگەڵ دایکی ئەو کاتی گوتی بابەجان قسەی ئێوەیە
ئێوە خاوەن بڕیاری سەرەتا و کۆتاییە کە بەڕاستی دەبی کچان ئەوها بە ئەدەبن بەرامبەر باوکیان. ئەگەر تەماشەش بکەین ڕاستە یانی هێشتان ئیسلامەتی نەگەیشتە وێندەرێ، ئەن ئیسلامەتی نهاتی و پێغەمبەری کۆتا زەمان صلی الله عليه وسلم هێشتان نەهاتیە، بەڵام وەرگرتنی ڕەزامەندی کچان یەکە لە مەرجە شەریعیەکان کە کچەک هاتە لای پێغەمبەری صلی الله عليه وسلم گوت یا رسول الله ئەوە باوکم دەیوێت بە زۆر ئەمن بە شوو بداتن بەم داتە برازایەکەی خۆی ئەمنیش ڕازی نیمە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئەو مارەیە دروست نییە مادەم ئەتوو ڕەزامەندی لەسەر نییە. کەواتەوە بنەماڵە بنەماڵەیەکی خانەدان بوون، بنەماڵەی داکمان خەدیجە. کاتێک کە باسی زەواج و مفاتحەی زەواجی لە بۆ کرد ئەویش ڕازی بوو کە شووی بکات. فعلا شووی کرد داکمان خەدیجە، شووی یەکەمی. دوای ئەوەی کەوا لە بۆ شەکرا و خواردنەوەکەی شتێکی شایستەیان کرد کە لە خۆیان بۆشێت و بنەماڵەکی دەوڵەمەند بوون، خەڵکێکی زۆریان بان کرد. دوای ئەوەی کە گواسترایەوە بوو بەبووک ئەو ماڵی کە چۆن ناوی ماڵێکی خانەدان بوون ئەوانش وەکو ئەوی. مودەتێک لە لای ژیان لای ئەو پیاوەی قەدەری خوای گەورە وا بوو پیاوەکە تەمەنی درێژ نەبوو، وەفاتی کرد و کچێکی لێ پەیدا بوو. داکمان خەدیجە لە هەڕەتی لاوی وەکو لێ قەومانێک لەو کاتی لێی قەوما و پیاوەکەی لە دەستدا. کە ڕۆژگار دەهات و دەڕۆیشت دایک و باوکی زۆر دڵیان داوە. دوای ئەوەی کە گۆسپێکی زۆر گەورە بوو، ناڕەحەتێکی زۆر بوو، ئیمتیحانێکی قورس بوو لەسەر ئەو کچە گەنج و لاوات کە لە هەڕەتی تەمەنی دابوو سەرەتای بوو، وە کچێکی جوانیشی هەبوو تازە لە دایک بوو پیاوەکەی لە دەستدا بوو. بەڵام بەهۆی هیممەت بەرزی بابی و دایکی و بنەماڵەکەی زۆر دڵیان داوات، هەتا مودەتێکی باشی پێچوو. ئەو جارەی دیسان داکمان خەدیجە کە بابی بڕیاریدا چکە گوتی کچەکەم ئێستا بە تەمەندا کەوتوم، حەزم لێ هەتا ماوم هەر لە ناو ئەوەیدا نەمێنیەوە بەڵکو شووی بکەین. فعلا جارێک کە شووی کردەوە بە پیاوێکی دیکە، ئەو پیاوە زۆر بەختەوەر بوو لەگەڵ داکمان خەدیجە و داکمان خەدیج بە هەمان شێوە. بەڵام قەدەری ڕەب العالەمین وا بوو کە دوو کوڕی لەو پیاوەی بوو ئەویش وەفاتی کرد، مەرگ یانی تەمەنی کورت کرد. سبحان الله لەو کاتەی وەکو کەوتنێک داکمان خەدیجە کەوت، چونکە دوو جار لێ قەومان زۆر قورسە زۆر گرانە. بەڵام سبحان الله ئافرەتێکی سابیرە بوو، ئافرەتێکی هیممەت بەرز بوو کە زۆر جاران ینی ئەگەر دەگمەنیش بیتن پێویستە ینی خوشکانی بەڕێز دایکانی بەڕێز بستن ژیانی داکمان خەدیجە بخوێنەوە، ئەو قۆناغەش لە قۆناغەکانی ژیانی کە بەسەریدا تێپەڕیا ئیستیفادەی لێ بکەن. بزان ئەو ئافرەتە کە ئیمتیحانە بەسەر هاتیات بەهۆی ئارامگرتنەکەی سەبرگرتنەکەی ڕەب العالەمین نائومێدی نەکردی، بەڵکو دەرگای خێری چاکتر و باشتری لێ کردەوە. بۆیە بڕیاری داد لەسەر ئەو منداڵانە دابنیشی کە سێ منداڵی یەتیمی بە کۆڵ داکەوت. لەو لای کچێک و لەو لای دوو کڕن کە هەرسێکیان منداڵ بوون، بچووک بوون، یەتیم بوون. بەڕاستی خۆیلیت کە باوکی بوو، فاتیمەش کە دایکی بوو زۆر خەمبار بوون، زۆر خەفەتبار بوون. نەیان دەزانی چۆن دڵی بدەنەوە، نەیان دەزانی چۆن دڵدانەوەی لە بۆ بکەن، چونکە خەمەکان زۆر قورس بوون. لە تەمەنێکی کورد تاقیکردنەوەی قورس بەڕاستی هیممەت بەرزی دەوێتن. بەڵام باوکی هەموو ڕۆژێک سەردانی دەکرد، هیممەتی بەرز دەکرد، دڵنەوایی دەکرد. هەتا کاروبار بازرگانیەکانی داکمان خەدیجە کە پیاوەکانی کەش هەردووک بازرگان بوون خستە سەرشانی خۆی، ئەستۆی خۆی ئەو بازرگانیەکانی لەبۆ دەکرد. دەیگوت کچەکەم هیچ خەمی مەخۆ، ئەمن کاروبارەکان ڕادەپەڕێن. هەتا سبحان الله ڕۆژگار ڕۆیشت و تەمەن بەسەردا کەوت. ئەو جاگەر بێت و بین، چونکە ناتوانین بەڕاستی بەو خێرایی بۆ سەریعە بەسەر ئەو ڕووداوانە دابڕۆین،
بەڵام هەر بە سەریعی باسمان کرد ینی بۆی جەنابیشتان ینی ئیسفادەیەکی لێ بکەین لەوەی کە ئەو ئافرەتە ئەو ئیمتیحان و تاقیکردنەوەی بەسەر هات زۆر جار مێژوو خۆی دووبارە دەکاتەوە هەندێک ئافرەت هەن سبحان الله رب العالمین تاقییان دەکاتەوە بەڵام لە تاقیکردنەوە ئیمتیحانەکان ئەگەر دەستگیر نەبن بە پێشینەی چاکی خۆیان لەوانێ زۆر لە ناز و نیعمەتەکان لە دەست بدەن و تووشی ئیمتیحانی قورستر بن بەڵام داکمان خەدیجە وەکو ئافرەتێکی خۆگر سابیرە ئارامی گر سەبری گر لەسەر ئەو ئیمتیحانە قورسانی کە بەسەری داهات و بڕیاریشدا قەت شووی نەکاتەوە زیاتر برەو بە کاروبارە بازرگانیەکانی بدات جا یەکێک لەلایەنە گرنگ و گەورەکانی داکمە خەدیجە لایانی بازرگانی بوو لەکە لە ئیسلامیشدا ئافرەت ئەگەر عەقڵێکی مدەبیری تیجاری هەبی با تیجارەتی بکات تیجارەت بە ماڵەکەی چونکە داکمان خەدیجە بەخۆی نەدەتۆ شام و بستە یەمەن و ئەوانە بەڵکو بەڕاستی بەخۆی عەقڵی بازرگانیەکەی بوو خەڵکیشی ڕادەسپارد خەڵکیشی لەژێر دەستی ئیشی دەکرد خەڵکێکی زۆر لەژێر دەستی بەڕاستی سوودی وەردەگرت و چەندین ماڵ ئاوەدان دەبوونەوە هەتا هەژارەکان فەقیرەکان ئەوانەی کریکار بوون لە لای ئیشیان دەکرد هەر هەمویان بەختەوەر بوون دڵخۆش بوون بەو کاروبار بازرگانی کە داکمە خەدیجە دەیکا و دوای وەفاتی پیاوەکانی چەندین ئەشرافی قوڕەیش هاتن داخوازی بەڵام بڕیاریدا مێردی نەکاتەوە چونکە ئافرەتێکی بەڕاستی لە تەواوی سیفەتە جوانەکاندا بوو ئافرەتێک بوو هەموو ئەشرافەکانی قوڕەیش سامیان لەسەر بوو هەرچەند دوو جاریانی مێردی کرد و مێردەکانی وەفاتیان کردبوو بەڵام جوان و جەمالی خۆی لەدەست نەدابوو و ئافرەتێکی هەندە گران و سەنگین بوو بەقەدەر چەندین ئافرەتی بەڕاستی لە پای تەرازووی دابنیهێشتن بە نرختر بوو لە عەقڵەکەی لە شەرمەکەی لە حەیاکەی هەتا لە هەموو کاروباری ژیانەکەی لە هەر سیفەتێکی تەماشا دەکەی کامل سیفەت بووە سبحان الله زاکاتێکیش کە پێغەمبەر صلی الله عليه وسلم طبعا باوکی وفاتی کرد لەو کاتی داکمان خەدیجە کە ئامینە خان نێزیکی ماڵیان بوو سەردانی کرد وتی کاتێک پیاوەکەت کە عەبدوڵڵا بوو وفاتی کرد چ کاردانەوەی کرد ئەویش وتی سەبرم کرد ئارامم کرد ئاخرە هات تەماشەکە ئەو منداڵی من کە مەسی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەناو سکی داکی دابوو کاتێک بابی وفاتی کرد دەبی چەند قورس بی لە بۆ من و چەند قورس بی لە بۆ ئەو منداڵی جا بەخۆی دڵی خۆم بە ئامینی خانی دەداوە کە پیاوەکەی لەدەستدا بوو کە چەند سابیر بوو کە چەند ئارامگر بوو لەو کاتەی پێغەمبەری صلی الله عليه وسلم کە دیارە هێشتا پلە و پای پێغەمبەرایەتی نەدرابووێ لە هەڕەتی گەنجی و لاویدا بوو شوان بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دۆڵ و شێوەکانی مەکەی شوانەتی دەکرد کە دیارە سەحابەکانش کاتی خۆی لیان پرسیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی هەموو پێغەمبەران شوانەتیان کردیە گوتیان یا رسول الله ئەتوش فەرمی بڵێ ئەمنی شوانەتیم کردیە جا لەو کاتەی ڕۆژی چەند ئەبوو تاڵب کە دەزانی داکمە خەدیجە و ئافرەتە خەڵکێکی زۆر لە لای ئیش دەکەن کار و کەسابەتی دەکەن لەگەڵ کاروانە بازرگانیەکانی دەچنە شام دەچنە یەمەن هاتە لای خەدیجە خان خەدیجە خانش دیارە ماڵێکی شایستە و گەورەی هەبوو لە ئیستیقبالێکی تایبەتی پێشوازی لە ئەبوو تاڵیبی کرد لەو کاتەی گوتی ئەبوو تاڵب بزانم لە بۆ چه هاتووی ئەوش گوتی وەڵڵاهی بە خۆت دەزانی محەممەدی برازم بابی لەدەستدایە و دایکی لەدەستدایە و گەنجێکە زۆر ڕەوش بەرزە گەنجێکە خاوەن تێگەیشتنێکی بەرفراوانە هەتا لە ژماردن لە حیساباتیش زۆر زیرەکە پێم خۆشە لە لای خۆت لە کارە بازرگانیەکان کارێکی پێش بسپێری لە لای تو ئیش بکات
ذا سبحان الله فرم داكمە خەدیجە ئەوەندەی پێخۆش بووە هەتا گوتی ئەبوو تاڵب نەک برازایەکەت واللهی چونکە تو کەسێکی هەندە ڕێزدار و گەورەی کە ڕیشسپی قوڕەیشی ئەو داواکاری کە لە بۆی هاتی لە بۆ هەر کەسێکی دیکەت بکردبایە هەر ئامادە بووم جێبەجێکەم بەڵام مادام لە بۆ محەممەدی برازاتە بە چەند قات جێبەجێ دەکەم بەڵام بەیانی بینێرە لام بانەک پرسیاری بازرگانی لێ بکەم بە خۆت دەزانی ئەوە ئیشە ئەوە کەسابەتەوە کارت بزان لە کاروباری بازرگانی چ دەزانیت جا سبحانە تەماشای ئەو مقابلەیەکەم بەڕێز داکمان خەدیجە وەکو بەڕێوەبەری کۆمپانیایکی گەورە بە زمانی ئێستا وەکو مدیر شەریکەیەک دێ پێغەمبەر صلی الله علیه وسلم محەممەد عەلەیهی الصەلاة وەسەلام لە تەمەنی 24-25 ساڵیدایە دێتە ماڵی داکمان خەدیجەی کە لە ژوورێکی شایستە دیارە خانوەکەی گەورە بووە مافوری سووری ئەسووری ڕای خستیا پێشوازی لە محەممەد المستەفای دەکات عەلەیهی الصەلاة وەسەلام لەو کاتە تەماشای ئەدەبی پێغەمبەرکەن صلی الله علیه وسلم کاتێک کە دێتە ماڵی خەدیجە خانی دیارە خەدیجە خان لەو سەری دادەنیشی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە دووری دادەنیشی خەدیجە خان بە خۆی باز دەکات دەفەرمێ کاتێک پرسیارەکانم لێ کرد ئەوها سەیری خوارە خۆی دەکرد سەیری منی نەدەکرد سبحان الله یەکەم جار بوو ببینم گەنجێک لەو تەمەنی لاویەدا هەندە بە ویقار بی هەندە بە کەسایەتی بی هەندە ڕەوش بەرز بیتن کە شەرمم لێ کرد بەڕاستی کاتێک کە هات هەندێک پرسیارم لێ کرد پرسیارەکانی زۆر بە عەجیب جواب داوە کەئەنەما کەسێکە هەر هەمیشە لەناو بازرگانیدا بووە زۆر شارەزا بوو جا ئەمنیش گوتم زۆر چاکە کە تەوقیتەکەماندانە کاروانەکەی بەڕێ بکەین و کەلوپالەکانی پێ بدرین بینێرین لە بۆ شام کاتێک کە تەوقیتەکە داهات بە هەموو ئەوانی کاروانچەکان و پێم گوتن سەرپەرشتی ئەو ماڵە محەممەد دەیکات صلی الله عليه وسلم لە چوون لە هاتنەوە هەرچ داواکاریەکی کرد هەرچ فەرمانێکی کرد ئێوە لەژێر فەرمانیوی دانا ئەو گەورەتانە گەورەی ئەو کاروانەی محەممەدە صلی الله عليه وسلم ذا سبحان الله فەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم سەرپەرشتی کاروانە بازرگانیەکەی داکمە خەدیجەی کرد بەڕێ کەوت لە بۆ وڵاتی شام لە بۆ ئوردن لە بۆ ئەوی کە بازرگانیە تێدا دەکرد لە بۆ یەمەن ئەوانە سبحان الله فەرمی داکمە خەدیجە کە خانوەکەی ئەو هادوو قات بوو کاتێک کاروانەکەی بەڕێ کرد هەر ئەوە نەبوو لە حەوشەکەی بوەستی هەتا کاروانەکە دەڕۆ بەڵکو چۆ سەربانەکەی هەر سەیری پێغەمبەری دەکرد صلی الله علیه وسلم لە ویقارەکەی لە ئەدەبەکەی لە کەسایەتی بەهێزەکەی کە سواری پشتی حوشترێکی بوو حوشترەکانی کەش هەموو بە دوای دادەڕۆیشتن هەتا کاروانەکە ئاوا بوو لە چاو بزر بوو هەر چاوی لەسەر بوو داکمە خەدیجە ئەو جا فەرمێ کاتێک کە چوونە وڵاتی شام پێغەمبەر صلی الله علیه وسلم هیچ خۆی خەریک نەکرد و خەڵکەکی دیکە بازرگانەکان زۆر جا گاڵتە و گەمە و ینی هەندێک شتی مالای یعنیان دەکرد کەسایەتی خۆی دەپارێست ئەو شتانەی نەدەکرد بەڵکو ئەوەی کە مەبەستەی لۆی هاتبوو خەریکی بوو ئەوانەی کە لەگەڵیدا بوون کە هەر کرێکاری داکمە خەدیجەی بوون دەڵێن زۆر پێمان سەیر بوو ئەو شتێک کە لە بەردەستیدا بوو مشتریەکان کڕیارەکان زۆر بێخرای لایان دەکڕی و ئەو شتانەش کە دەیفرۆش ئەگەر چەند قاتش گرانی بدا بە هەر لایان دەکرد زۆرمان پێ عەجیب بوو هەتا دەر زۆر جارن خەڵکەکەی کە لە دەوروبەر کاروانچیەکان بازرگانەکان کە پێیان سەیر بوو دەیانگو باشە ئەو خەڵکە چۆن لە ئەو جاری کاروانی خەدیجی ئەوە کۆبوویتەوە ئەو شتانە چۆن ئەوها دەکردن بە خێرایی چۆن دەتوانەوە بیفرۆشن ئەمەش دەمانگۆ هەمووی یعنی محەممەد دەوزارە محەممەدمان لەگەڵدایە کە بەڕاستی بلیمەتە شارەزایە لە کاروباری بازرگانی لەوەی کە زۆر بخێرایی هەموو شتەکانمان فرۆش نەمانزانی چۆن بەو خێرایی ئەو شتانە فرۆشران نەمانزانی هەموو خێر و بەرەکەتی محەممەد المستەفا صلی الله علیه وسلم و دواتر ئەفەرمێ بە سەرپەرشتیاری پێغەمبەر صلی الله علیه وسلم
لەو کاتەی چوون چ شتێک زۆر گران بە هاو بە قیمەتە پێویستە هەم لە خواردن هەم لە خواردن یعنی کەلوپەلی بازرگانی وەکو خۆراک موادی غیزایی یان ئەو شتانی کە گران بەهان بە قیمەتن هەتا خشل و زێر ئەوانە ئەو شتانی کە زۆر سەرنج ڕاکێش زۆر وردون پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوانەشی دەکڕی سبحان الله دەیتوانی قەنەعەت بە بەرامبەرەکەی کە بە نرخێکی زۆر هەرزامی داتی زۆریان پێی عەجیب بوو دەیانگو باشە ئەو خەڵکت چۆن ئاوا بە ئاسانی شتی لە ئێوە دەکڕی و ئەو شتی بە ئاسانیش دەداتێەوە خۆ قەد وا نەبووە نەیان دەزانی هەمووی بەرەکەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم و لە هەمووی عەجیبتر بەڕێزان ئەوە بوو ئەو کاروانە کە لە کاتێکی گەرمادا بەڕێ کەوتن هەتا گەیشتنە وڵاتی شام ئەفەرموون پێغەمبەر صلی الله علیه و سلم هیچ خۆی خەریک نەکرد بە شتی مالا یعنی وەکو باسمان کرد بەڵکو دەیفەرموو واللهی شام چه جوانیەکی هەیە سبحان الله کە لە فرمودەکانی فەرموویتی اللهم بارك لنا في شامنا اللهم بارك لنا في شامنا هەتا لە یەمەنی شاتیە لە فرمودەکان کە شام طبعا دیمەشق و برین سووریای ئێستاکەیە و هەتا منتیقەی فەڵەستینە و غەزەیە و ئەو سێ کوچکەی کە دەڕواتن بەشێکی هەندێک عێراقش دەگرت و هەتا ئوردەن و هەندێک یەمەن و ئانە هەموو دەگرتەوە دەیفەرموو شام چەند دیمەنی جوانی هەیە ماشا ئەڵڵا لەو سەوزایە جوانەی پێغەمبەر دەیفەرموو مەبەستی ئەو بوو خەڵک دەستی پەروەردگار ببینی لێن دەرێ لەو هەموو دارە جوانە لەو هەمووی وەجاتە لە ترێ لە ئەنواع و ئەشکالی خواردنەکان کە لە شام هەبوو دەیفەرموو لە وڵاتەکەی مەش هەموو ڕق و تەقە هیچ شتێکی لێ سەوز نابیت لەو کاتە بازرگانێکی زۆر سەرکەوتوو بوو پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێکەوە توانی بە مودەتێکی کەم هەموو کەلوپەلەکانی کە بردبوو بە نرخێکی زۆر گونجا بۆ فرۆشی و ئەوەی لەوێن درێژ بوو بە نرخێکی زۆر هەرزان بکڕیتن و کەشتی زۆر گران بەهاو بە قیمەتیش بوون دەیانگۆ زۆرمان پێی عەجیبە ئەوە دەبی چ نهێنیەک لەوەی هەبی چ سڕێکە بی نەیان دەزانی سڕەکە هەموو سڕی ئەو نورەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم جا لەو کاتی ئەوەی کە سیر بووی کە عەجایب بوو ئەفەرموون واللهی لەو کاتی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لەسەر پشتی حوشتەکەی بۆ تا خەڵک کە دەچون خۆیان خەریک دەکرد بە ولا پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر لە لای کاروانەکەی نەدەڕۆی سبحان الله خۆی خەریک نەدەکرد بۆ خەڵکی کە خۆی خەریکی گەمە و گاڵتە و لەه لعبی دەکرد هەر کەسێکی بە کەسایەتی بوو سبحان الله لەو کاتی کە گەڕانەوە لە کاتی کە چوونش هەورێک سێبەری لەسەر سەری پێغەمبەری دەکرد صلی الله علیه وسلم ئەو هەورە سێبەری لەسەر کرد هەتا چوون هەتا گەڕانەوەش کە دوای لە بوو داکمە خەدیجەیان جێڕاوە هەتا فەرموون ئەوەی کە لەگەڵیدا بوو زۆر جاران ئەوانش سواری ینی پشتی حوشتەکەی بوون خۆیان دەدا تەنیشت پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆی هەورەکە لایەوە هەورەکە دەسوڕا و جار دیسان دادەسە سەری پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاراستەکەی چۆن بڕۆژ بە هەورەکەش ئەوا دەڕۆی سبحان الله وەکوی ئەو هەورە مسەخەر کرابوو پێی گوترابوو تەنها سێبەری لە پێغەمبەر بکاتن عەلەیهی السەڵات وەسەلام کە دیارە لێرەش ینی لە کتێبەکانش هاتی ئەوەی باسکەین کە خەونەکەی داکمان خەدیجەیە کە دیارە خەون بخۆتان دەزانن ینی شانی بەڕێز لە ئیسلامدا یان ئینزارە یان مبەشیراتە ئەوە نیە بڵێن هەموو خەونێک ینی ڕاستە بەڵام هەندێک خەونیش حەقیقەتن ڕاستن کە خەونی خۆش لە خواوەیە و خەونی ناخۆشی لە شەیتانەوەیە داکمان خەدیجە بەخۆی دەجێڕتەوە فەرمێ ئەمن ئەو خەونەم دیت پاشەوەی هەردوو پیاوەکانم وەفاتی کرد مانگ لە ئاسمان هاتە ناو ماڵەکەم وەکو بەربوونەوەیەک بەربووە بەڵام لە ناو ماڵەکەم مانگەکە وەکو ڕۆژی لێهات نەک ماڵەکەم هەموو دنیای لە پێش چاوم ڕوونا کردەوە زۆرم پێی عەجیب بوو خەونەکە هەتا ئەفەرمێت چوومە لای وەرەقەی کوڕی نەوفل کە خزمی داکمە خەدیجەی بوو لەو کاتە ئەفەرمێ وەرەقە گوتی ئەی خەدیجە ئەتوو شوو بە پیاوەکی زۆر گەورە دەکەی کە ئەو پیاوە پلە و پایەکی زۆر گەورەی هەیە کە ئەو پیاوە لەوانەیە پێغەمبەری کۆتا زەمان چونکە ئێستا کات و ساتی هاتنی پێغەمبەری کۆتا زەمان نزیکە جا منیش گوتی ئاخر مێردکردنەوەی چێت
شوکردنەوەی چێ ئەی وەرەقە بە خۆت دەزانی ئەمن ئەو مەشروع ئەو پرۆژەیە تەوا وازم لێ هینا خەریکی بازرگانیمە گاڵتەم پێ مەکە. ئەویش فەرمێت وەرەقە گوتی ئەی خەدیجە بە خۆت ئەمن دەناسی کە کەسێکی گاڵتەجار نیم، کەسێک نیمە قسەی هەر لە هەواوە بکەم، بەڵکو ئەوەی کە باسی دەکەم ئەوە حەقیقەتێکە و ڕاستیە. ئەتوو شوو بە کەسێکی زۆر بە کەسایەتی دەکەی، بە خۆم دڵێم لەوانەیە ئەو کەسەش پەیغەمبەری کۆ تازەمان بیت، چونکە بە پێی لێکدانەوەی خەونەکەی ئاوا لۆی لێکدان بوو. جا دەڵێتن دوای ئەوەی کە ئەمن خەونەکەم لەبیر نەما بوو، بەڵام لەو لەحزەی لەو تەوقیتەی کە محەممەدی کوڕی عەبدوڵڵاه هاتە ماڵەکەم مقابلەم کرد کە بازرگانی لەلای من بکاتن، یەکسەر ئەو خەونەم هاتەوە بیر. سوبحان الله کە هاتە ماڵەکەم ڕووناک بووە، یعنی شتێکی عەجایب لە ماڵەکەم ڕوویدا، چونکە ڕەب العالەمین هەر لە دایکبوونی پێغەمبەری صلی الله علیه وسلم هەتا ئەو کاتی تەمەنی گەیشتە 40 ساڵی هەر ئامادەی دەکرد، چونکە کەسێک ئەگەر سەرکردایەتی ژیانی هەموو مرۆڤایەتی بکاتن دەبی ئامادە بکرد لای ذاتی پاکی الله سبحانه وتعالى، هەم لە منداڵی کە بە خۆتە نەگە سیرەی پێغەمبەری بخوێنەوە صلی الله علیه وسلم کە رب العالمین چۆن پاراستیتی هەتا ئەو کاتش کە گەورە بووە. جا ئەفەرمی هەستم بیرم لە خۆنەی دەکرد و دوایە و پاشانیش کە کرێکارەکان لە بۆیان باس کردم کە ئەو هەورە سێبەری لە محەممەدی کوڕی عەبدوڵڵاه کردیا هەر لە چوون هەتا هاتنەوە، کاتێکیش کە کاروانەکە نێزی و بگەڕێتەوە، خەڵکی مەکەی بە تایبەتی ئەوانەی کە سوودمەند لە بازرگانیەکانی داکمان خەدیجە ئاگداری کردنەوە کە کۆگایەکان ڕێک بێخن ئامادە بکەن حازر بکەن ئەو کەلوپە لە بازرگانی کە کاروانەکە لەگە خۆی دێنی لە ناو کۆگایەکان دابنی. ئەفەرمون خەڵک یعنی وەکو موژدانە ئەوانە کە کریکار لای داکمان خەدیجە ئیشان دەکرد دەچوونە زۆر دوور کە بزان چیان زوو کاروانەکەی تروسکایەکە ببینی زوو بێ خەبەری بداتەوە خەدیجە خانی کە کاروانەکە بە سەلامەتی گەڕایەوە. ئەفەرین بە خۆشی بەسەربانی کەوتوو بە لە دوور و کاروانەکەی ببینی. سبحان الله، یعنی ئافرەتێکی زۆر عەجیب بوو داکمان خەدیجەیانی هەتا نەچی ناو ژیانی بەڕاستی نایناسی، بەڵام زۆر گرنگە ئافرەتانی بەڕێز وەڵڵاهی لەسەر هەمووتان ژیانی داکمان خەدیجەی بەوردی بخوێنەوە بزان چ ئافرەتێک بووە، چۆن رب العالمین ئەو ئافرەتەی ئامادە کردیە کە بتە خێزانی پێغەمبەری صلی الله علیه وسلم. سەرەتا بەو ئیمتیحانە قورسانی دابردیە، بەو ئیمتیحانە تاقیکردنەوە قورسانی دابردیە کە هەم لە وەفاتی پیاوی یەکەمی وەفاتی پیاوی دومی هەتا وەفاتی بابی کە پاڵپشتێکی چەند بەهێزی و لە بووی تا ئەو کاتی کە فەرمون قافڵە بازرگانەکە سەرەتاکەی بەدەرکەوت هاتن موژدان دا داکمە خەدیجەی کە کاروانەکە خەریکە سەبر بە سەلامەتی دەگەڕێتەوە مەکەی. دوای ئەوی کە گەڕاوە فەرمووی پێغەمبەر صلی الله علیه وسلم سەرەتا چۆن ماڵی داکمان خەدیجەی کاروانەکەی تەسلیم کرد، ئەو جا گەڕاوە ماڵەکەی خۆی پێغەمبەر صلی الله علیه وسلم، ئەوە نەبوو لە لای داکمان خەدیجەی ببینێتەوە، بەڵکو گەڕاوە ماڵەکەی خۆی، چونکە مانگە ڕێیەک دوور بوو، مامەکانی هاتن سەردانیا کرد و پێشوازی لە مامەکان دەکرد، ئەوانەی کە بابیان چوو بوو بزانن چێمایە چێ مردێت، چونکە خەڵکە چە بوو کاروانچی بوو دەمردن لە ڕێگادا، هەر هەموو منداڵەکان دڵخۆش بوون. ئەو جا ئەو کاروانە عەجایب بوو، یعنی گۆڕانکاری زۆر عەجیب بەسەردا هاتبوو لە فرۆشتنی شتەکان و لە زیادکردنی دەخل لە بۆ سەرمای داکمە خەدیجە و هێنانی شتی گرانبەها و بە قیمەت و مواد غیزایی زۆر لە شامەوە کە هێنابیە، یعنی مەکە هەمووی ئەوەدام کۆگایەکان پڕ بوون، هەتا فەرمووی پێغەمبەر صلی الله علیه وسلم شتی زۆر ورد و سەیری هێنابوو کە خزمەتکارەکانی داکمان خەدیجەی زۆر جار بانجی کردینە فەرمی ئەو شتانە بین کە هینایتیان تەماشای ئەو جا سەلیقەی پێغەمبەر لۆ بەدەرکەوتیە. پێغەمبەر صلی الله علیه وسلم چەند کەسێکی بە سەلیقە ورد وە شتی چەند جوان و چەند جەوهەری و چەند گرانبەها و بە قیمەتی سەرنجڕاکێشی لەگەڵ خۆی هینایە سبحان الله، چونکە داکمە خەدیجەش دەستکراوی کرد و پێغەمبەر صلی الله علیه وسلم دەستکراوە بوو ئەو بارێکە لەبەردەستی دا و بەکار بینیت. جا چەند قات داکمە خەدیجە قازانجی کرد، ئەو جا بانجی پێغەمبەری کرد صلی الله علیه وسلم بۆی کرێی کاروانەکە و سەرپەرشتی بازرگانیەکەی بدات. لەو کاتەی نەک قاتەکە دوو قات چەند قاتی دا پێغەمبەر صلی الله علیه وسلم کە ئەبوو طالب هات گوتی پێم خۆشە لە لای تو دا بە مەزرێ کاتێک کە کاروانەکەی دەبا وەکو کرێکارێک بێتن، بەڵام داکمە خەدیجە کردی سەرپەرشتیاری کاروانەکەی
یعنی کردیە مدیری شەریکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێک کە چوو بەو بازرگانی گەورەی هاتەوە داکمە خەدیجە سەرسام بوو بە بازرگانیکەی پێغەمبەری صلی الله علیه و سلم لەو کاتی سبحان الله هەرچی مواصفاتی جوان هەبوو کە لە خەونەکەش کە دیتبووی ڕێک ئەوە لە پێغەمبەری داهەبوو صلی الله عليه وسلم لێ سبحان الله خۆی پێ نەگیرا هات بانگی یەک لە خزمەتکارەکانی کرد گوتی پێم خۆشە بچی مفاتەحەکی محەممەدی بکەی ئەمن پێم خۆشە خۆم پێشکەشی محەممەدی بکەم لەبەر ئەخلاقەکەی لەبەر کەسایەتەکەی لەبەر نەرمونیانەکەی لەبەر سیدقەکەی لەبەر سەفاکەی لەبەر ئەمینداریەکەی لەبەر ئەو کەسایەتێ بەهێزەی کە لەناو هەموو قوڕیشدا هەیە ئەوزە سبحان الله ئەفەرمێ کاتێک یەک لە خزمەتکارەکانی داکمان خەدیجەی هاتە لای پێغەمبەر صلی الله علیه و سلم بە شەو بە درەنگی شەو کە لە دەرگای دە پێغەمبەر صلی الله علیه و سلم کردەوە فەرمووی بەو شەو درەنگەی خێر چ شتێکە توهینای تێدا ئەویش گوتی والله خەدیجە خان ئەمنی ڕەوان کردیە لەو مەبەستێکی گەورە و گرنگ هاتیمە جا گوتی فەرمووی با بچینە ژۆری کاتێک کە لە ژۆری دانیشت جا لەو کاتەی پرسیاری لێ کرد گوتی ئەی محەممەد خەدیجە پێ ئافرەتێکی چۆنە پێغەمبەر صلی الله علیه و سلم طبعا داکمە خەدیجە ئافرەتێکی ناودار بوو هیچ قسەی لەسەر نەبوو ئافرەتێکی کەمال لە هەموو شتێکی هەتا مەسەلەن ئەگەر باسی بەژن و باڵای بکەی باسی جوانی بکەی باسی دەوڵەمەندی بکەی باسی حەسەبی بکەی باسی نەسەبی بکەی باسی هەر شتێکی داکمە خەدیجەی بکەی هەر هەمووی تێدا بوو سبحان الله و ئافرەتێکی چەند دەستکراوە بە تایبەتی بەرامبەر هەژاران یعنی ئەو قافلە بازرگانی کە دەهاتن بازرگانەکان کەشتیان لێ دەکڕی هەندە دڵخۆش نەبوون هەندی هەژارەکان دڵخۆش بوون کەشتی بێ بەرامبەر دەدانی یعنی مەکەی ئاوادان دەکردە سبحان الله یعنی ئافرەتێک بوو بەڵام ئەو عەقڵە مدەبیری تیجاری هەبوو پرسیار لێ کرد ئەویش وتی لە چڵەپۆپەی ڕەوشتە بەرزەکاندایە خەدیجە ئافرەتێکە هیچ قسەشی لەسەر نییە جا گوتی ئەی محەممەد پێت چۆنە ئەگەر بێت و هەتا ئەفەرمی سەرەتا گوتی بە تەمای ئەتوژنی بینی گوتی با بە تەمام هاوسەری پێ بینم بەڵام جارێ بە خۆت دەزانی ئەمە هەژارین فەقیرین هەرچەندە بنەماڵەکی زۆر دیار بوون بنەماڵی بەنی هاشم بنەماڵی پێغەمبەری صلی الله علیه و سلم بەڵام تەوقیتەکەی و کاتی وابوو هەژار بوون پێغەمبەر صلی الله علیه و سلم بابی نەمابوو داچی نەمابوو باپیری نەمابوو مامی یعنی سەرپەرشتی پێغەمبەری دەکرد صلی الله علیه و سلم ئەمە فەقیرین هەژارین یعنی ئەمەش دەبێت شتێکی خڕکەمەوە ژینهێنان پارەی دەوێت گوتی پێت چۆنات ئافرەتێک خۆی پێشکەشی تو بکاتن ئەو مارەیەش کە تو بیری لێ دەکەیەوە ئەو خۆی بیدات جا گوتی کێیە گوتی خەدیجە گوتی خەدیجە ئافرەتێکی ناودارە دەوڵەمەندە جیان چۆن شووی بە من دەکات گوتی خەدیجە کە سەیری تو دەکات زۆر گرینگتر لە سەر و دو سامانی خۆی چونکە دەزانی ئەگەر ئەو هەڵبژاردنەی سەر بگریت بەڕاستی جوانی پێکایە هەڵبژاردنێکی دروستی کردی ئەو جا ئافەرمی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی ئەگەر ئەو لاری نەبی ئەمنیش لاریم نییە بەڵام پرس بە مامەکان دەکەم فعلا دوای ئەوەی کە چۆ خزمەتی ئەبوو تاڵبی ینی پێغەمبەر صلی الله علیه و سلم تەوانشتان لەو پای پێغەمبەرەتی نەدرا بۆیە لەو کاتەی نەوزام کاتی ئەوەشمان کۆتای دی خەریکە سەبر چۆ خزمەتی مامی گوتی ماما ئەوە بە تەمامە داخوازی خەدیجەی بکەم تەماشای ئەو ئەدەبی پێغەمبەر کە صلی الله علیه و سلم نەیگو خەدیجە داوای منی کردی گوتی بە تەمام بچمە داخوازی خەدیجە گوتی کوڕی شیرینم خەدیجە ڕازیە چونکە ئەوان ئافرەتێکی خانەدان ماڵ و سەرۆت و سامانێکی زۆری هەیە دەبی شووی بەتوو بکاتن گوتی بەڵێ ماما ئەویش ڕازی بووە زانە ئەبوو تاڵب چەند پیاوێکی عاقڵ و ژیر بووە گوتی زۆر گرینگە خەدیجە زۆر عاقڵە زۆر ژیرە بەڕاستی هەڵبژاردنێکی زۆر دروستی کردیە ئەتوی زۆر بە نرختر و بە قیمەتر دانێ لە هەموو سەرۆت و سامانی خۆی سەیری ئەوەی نەکردی کە تو گیرفانت بەتاڵە سەیری ئەوەی نەکردی کە تو کەسێکی هەژاری کەسێکی فەقیری یان کەسێکی لە لاوی کار دەکەی ئیش دەکەی بەڵکو ئەتو کەسێکی زۆر گەورەی شایستەی هەموو شتێکی بەڕاستی هەڵبژاردنەکەی دروست بووە جا ئەوە بوو کاتێکە فعلا مامەکان خڕبوونەوە دوای ئەوەی کە خەدیجە خانیش پرسی بە مامی خۆی کرد کە لە جێگای بابی بوو گوتی بانجی کرد گوتی مامە دەمەوێ پرسێکت پێ بکەم ڕاوێژێکت پێ بکەم گوتی فەرموو کچەکەم پرسەکە چییە
گوتی پێت چۆنە شووی بکەمەوە؟ گوتی وەڵی باشترین فکرێک چەکەم شووی بکەوە، چونکە تا کەنجی دادەنیشی ئەتوە تا کەنجی خۆت خزمەتی ینی هەر سەرۆت و سامان و بازرگانی کۆتایی پێدێتن ئاخیر فەرموو با بدەوە ئەو هەمی کۆ کردو کۆتایی پێت ئەتوش کۆتن ئەگەر شووی بکە مێردی پێ منداڵەکانش دەحسێنەوە تاعن منداڵەکانی داکمە خەجێ ئەوی کە لە پیاوەکان کەبوو ئەوانش کە گەورم هەمووی مسلمان بوون تەوان باوەڕێم بە پێغەمبەری کرد صلی الله علیه وسلم جا لەو کاتەی ئەفەرمون کۆ بوونەوە هەم مامەکانی پێغەمبەری صلی الله علیه وسلم هەم مامی ینی خەدیجە خانی هەم وەرەقەی کوڕی نۆفل کە پرسی پێ کرد لەو کاتەی کە پرسی پێ کرد گوتی باشترین هەڵبژاردنت کردی ئەی خەدیجە ئاوی لێ نەخۆیەوە کە شووی بە محەممەدی بکەی صلی الله عليه وسلم ئەو فعلا شەکرامی خواردەوە هەموو خەڵک لەو کاتەی ئامادە بوون لە کاتێک کە داکمە خەدیجە شووی بە پێغەمبەری کرد صلی الله عليه وسلم بەختەوەرترین ماڵ لەسەر ڕووی زەوی ماڵی پێغەمبەر و داکمان خەدیجەی بوو جا ئێمەش ئەلێرە بۆ ئەندازەی کۆتایی پێدینەوە ئەڵقەی ئینشاء الله تعالی لا بياني بإذن رب العالمين